بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لا تفسير سورة الأعراف جيشتنا آياتي تلو شوار كآياتكان هرباسي أعرافش دكن أو باسي كسورتكي بناو نراوة وتمان أعراف دیوار یا شوورەیەکە لە بینی بەهەشت و جەهەنەم دایە. خەڵکانێک دوای پەڕینەوەیان لە پردی سیرات لەو شوێنە ڕادەوەستێندرێن کە پێی دەگوترێ ئەعراف. کێن ئەوانەی لەوێ ڕادەوەستێندرێن؟ ئەو کەسانن کە لە ئاگر هاتوونەتە دەر بەڵام بڕیاری چوونە بەهەشتیان بۆ دەر نەچووە. جا ئەوانەی لە ئەعرافن تەمان هەم دەتوانن بەهەشتیەکان ببینن و زۆر جار گفتوگۆ لەگەڵ بەهەشتیەکان دەکەن و هێندێک جاریش بەلای دۆزەخیەکاندا ئاوڕ دەدەنەوە گفتوگۆ لەگەڵ دۆزەخیەکانیش دەکەن تا ئەو کاتەی لەو شوێنە دەمێننەوە و لەو جێگایە دەمێننەوە. جا مەشهەدەکان ئاەتەکان باسی ئەو مەشهەدەی دەکەن، ئەو گفتوگۆی دەکەن کە لە بینی خەڵکی ئەعراف و جەهەنەمیەکان یان خەڵکی ئەعراف و بەهەشتیەکان و دواتر ئەو گفتوگۆی لە بینی جەهەنەمی و بەهەشتەکاندا دروست دەبێت. دەفەرمێ وەنادا ئەصحاب الجەنەة ئەصحاب النار. وەنادا یعنی بانگیان کرد. بانگیان کرد مەبەست ئەوەیە بانگ دەکەن، یعنی بانگیان کرد ئەصحاب الجەنە هاوڵانی بەهەشت. ئەوێ وانە وەنادا ئەصحاب الجەنەة بانگیان کرد یا بانگ دەکەن ئەصحاب الجەنەة هاوڵانی بەهەشت. چێ بانگ دەکەن؟ ئەصحاب النار هاوڵانی ئاگر. بە کوردی یعنی هاوڵانی بەهەشت بانگی هاوڵانی ئاگر دەکەن. تەمەن لە کوێ ڕابانگیان دەکەن؟ هەر لە شوێنی خۆیان، هەر لە جێگای خۆیان. نا ئینسانی کافر، ئینسانی ئیماندار بخرێتە جەهەنەمێ یان نزیک بخرێتەوە لە جەهەنەمێ. نا ئینسانی ئیماندار تەمان بە شێوازێک لە جەهەنەم دوور خراوەتەوە نرکە و ناڵە و دەنگی پێی جەهەنەمیەکانیش نابیستێ، چونکە هەر سەیرکردنی جەهەنەمیەکان و نزیک بوونەوە لێی جۆرێکە لە عوقوبە. بەڵام خوای گەورە هەندێک جار و لە هەندێک حاڵەتدا وا دەکات لە شوێنی خۆیان ڕەها جەهەنەمیەکان ببینن و بتوانن گفتوگۆشیان لەگەڵ بکەن. ها چۆن ئێستا مرۆڤ توانیوێتی شتی لەو بابەتەی دروستکە، وانێ لێرە کامیرەی بکەوە کەسەکە لەو سەری دنیاە وایە ئەو دەگونجێت لە شوێنێکی زۆر خۆش بێت و دەگونجێت و لە شوێنێکی زۆر ناخۆش بی وایە، بەڵام دەتوانی یەکتر ببینی و دەتوانی قسە بۆ یەکتری بکەی بەبێ ئەوەی خۆشیەکەی تۆ بۆی بچێ یان ناخۆشیەکەی وی بۆ تۆ بێ. وەنادا بانگ دەکەن ئەصحاب الجەنەة هاوڵانی بەهەشت. چێ بانگ دەکەن؟ ئەصحاب النار هاوڵانی ئاگر. پێیان دەڵێن چی؟ ئەن قەد وەجەدنا بێگومان دەستمان کەوت ئێمە. ئەن قەد وەجەدنا بێگومان ئێمە دەستمان کەوت، دیتمان دەستمان کەوت، پێمان درا، هەموو معناکانی ڕاستن. ما وعدنا ربنا ئەوەی بەڵێنی پێدا بووین پەروەردگارمان حەقەن یعنی بەڕاستی وەک خۆی بەتەواوی. وازحە؟ یعنی دەڵێن ئێمە هەموو بەڵێنەکانی خوامان وەک خۆی بۆ جێبەجێ بوو و هەر هەموو ئەو شتانەمان پێدرا و پێمان بەخشرا کە خوا لە دنیادا وعدی پێدا بووین. فهل وجدتم ئێوەش دەستان کەوت ما وعد ربكم ئەوەی بەڵێنی پێدا بوون پەروەردگارتان حەقەن بەڕاستی وەک خۆی؟ قالوا دەڵێن چێ دەڵێ؟ طبعا جەهەنەمیەکان نەعەم بەڵێ ئێمەش هەموو سزا و ناخۆشی و ناڕەحەتیەکانی جەهەنەم کە خوا بۆی باس کرد بووین و ئێمەی پێترسان بوو هەڕەشەی پێ لە ئێمە کرد بوو هەر هەمومان وەرگرت. کە گفتوگۆیەکە تەواو دەبێ فەئەذەنە مؤەذین بانگ دەکا بانکەرێک، فەئەذەنە بانگ دەکا هاوار دەکا، مؤەذین بانکەرێک کە بەبێ گومانی ئەو بانکەرە تەوەن مەلائیکەتێکە فریشتەیەکە بەینەهم لە نێوانیاندا لە نێوان بەهەشت و جەهەنەمدا بانکەرێک بانگ دەکا کە گفتوگۆیەکە تەواو دەبێ. دەفەرمێ ئەللەعنەت الله نەفرینی خوا
دووري لە ڕەحمەتی خوا على الظالمين بۆ ئەو کەسانەی کە دەبن بەستەمکار یا کەستەمکار. واضحة؟ ونادى أصحاب الجنة بانگیان کرد طبعا رابردوویە وایە ئێستا مەشهەدەکە حاڵەتەکە ڕووی داوە نا بەڵام یەقینمان هەیە کە ڕوو دەدا بۆی خوای گەورە بە رابردوو باسی دەکا دەکرێ بڵێن بانگ دەکەن هاوڵانی بەهەشت بانگی چێ دەکەن بانگی هاوڵانی ئاگر دەکەن. ئەگەر لە کوردیدا تەفسیرکردن بێ ئەسحاب نارەکەی بێنینە پێشت یعنی لە کوردیدا جوانتر ڕێک دەکەوێت دەڵێن هاوڵانی بەهەشت بانگی هاوڵانی ئاگر دەکەن پێیان دەڵێن ئەن قەد وەجەدنا ما وعد ربنا حقا ئێمە دەستمان کەوت و پێمان درا و پێمان بەخشرا ما وعد ربنا ئەوەی کە بەڵێنی پێدا بووین پەروەردیگارمان حقا بەڕاستی وەک خۆی بەتەواوی کەوا دەڵێن طبعا بەهەشت یعنی جەهەنەمیەکان خۆزگەیان پێدەخوازن ئێرەیان پێدەبن دواتر پێیان دەڵێن فەهەل وەجەدتم ئەی ئێوە دۆزیتانەوە ئەی ئێوەش دەستان کەوت پێتان درا ما وعد ربكم حقا ئەوەی کە بەڵێنی پێدا بوون پەروەردیگارتان بەڕاستی وەک خۆی قالوا نعم دەڵێن بەڵێ ئەوجار فأذن مؤذن بينهم بانگ دەکا بانکەرێک لە نێوانیاندا اللعنة الله على الظالمين نەفرینی خوا لەو کەسانە بێ کەستەمکارن. طبعا ئەو گفتوگۆیە بۆچی دروست دەبێت و خوا بۆچی دروستی دەکا بۆی بەهەشتەکان طبعا ئاسوودەتر بن لەناو بەهەشدا و هەروەها جەهەنەمیەکانیش بگەنە ئەو یەقینەی کە خوای گەورە وعدەکانی خۆی بەڵێنەکانی خۆی بۆ ئیماندارانیش هێناوەتە جێ هەروەکو چۆن هەڕەشەکانی خۆی بەسەر کەسە کافرەکان و ستەمکارەکاندا جێبەجێ کردووە. وێ دەفەرمێت ونادى أصحاب الجنة أصحاب النار هاوڵانی بەهەشت کە ئیماندارانن بانگی هاوڵانی ئاگر دەکەن کە کافرن ئەن قەد وەجەدنا ما وعد ربنا حقا ئێمە دەستمان کەوت و پێمان درا هەرچی بەڵێنی پێدا بووین پەروەردیگارمان بەڕاستی وەک خۆی فهل وجدتم ما وعد ربكم حقا ئێوەش دەستان کەوت و دۆزیتانەوە و پێتان درا ئەوەی کە بەڵێنی پێدا بوون پەروەردیگارتان بەڕاستی دەڵێن بەڵێ ئەوجار فأذن مؤذن بينهم بانکەرێک بانگ دەکا لە نێوانیاندا دەڵێ چی اللعنة الله نەفرینی خوا على الظالمين لەو کەسانە بێت کە ستەمکارن. ئەوجار الذين چێنەوانە ستەمکارن و خوای گەورە دایان خاتە جەهەنەمێ و لە جەهەنەمدا دایان هێڵێتەوە و بەهەشتەکان گفتوگۆیان لەگەڵ دەکەن الذين يصدون عن سبيل الله ئەوانەی کە ڕێگری دەکەن لەوەی خەڵک بێتە ناو دینی خواوە. ئەوە دەبنە هاوی دەرسی ڕابردوو دەبنە ئولا ئەوانەی کە بۆ خۆیان کافرن هۆکاری کافرکردنی خەڵکیشن. طبعا ئەوە سزای خۆی وەردەگرێت سزای ئەو کەسەش وەردەگرێت کە کافری کردووە کە تاوانی پێکردووە کە خراپەی پێکردووە. بۆیە الذين ئەوانەی يصدون ڕێگری دەکەن عن سبيل الله لەوەی کە خەڵک بێتە ناو دینی خواوە. جا ڕێگریکردنەکە هەندێک جار بەهێزە وایە بەهێز بەدەسەڵات کەسەکە نایڵێ خەڵک ببێتە موسڵمان و ببێتە دیندار و دینداری بکە وەکو بەشێکی زۆری بتپەرستەکانی مەکە یان جاری وایە ڕێگریەکە بە قسەیە کەسەکە بە قسە بەنووسین دەیەوێت خەڵکی کافر کاتەوە و خەڵکی بێ باوەڕ کاتەوە یان بە تەنانەت بە ڕەفتاریشان ئاگادار بن. زۆر ئینسان دەبێت کە ئیمانداریش بێ جاری وا هەیە ڕەفتاری ناشیرنی وا دەکەی دەبی بە سەبەبی ئەوەی خەڵک بەهۆی تۆوە لە دین دوورکەوێتەوە ئەوەش هەمان هەڕەشەی لەسەر ئینسان دەبێت ئاگادار بێت چۆن بەهێز خەڵکی لە دین دوور ناخەینەوە وایە و بە قسە و بە ئەوە خەڵکی لە دین دوور ناخەینەوە دەبێت ڕەفتاریشمان بە شێوازێک بێ خەڵک بەهۆیەوە لە دین نزیک بێتەوە نەک لە دین دوورکەوێتەوە. ئەگەر ئینسان بوویە هۆکاری دوور خستنەوەی خەڵکی جاری وایە یە قسەی خراپ ناکەی وایە و بە هیچ کەسێکی ژناڵی وەرە ببە بە کەسێکی خراپ بەڵام ڕەفتاری خۆت هەڵسوکەوتی خۆت جاری وایە هەڵسوکەوتێکی موسڵمانانە نییە بەپێی ئەو ڕواڵەت و ئەو ئیدعای نییە کە دەیکەی بە هۆی تۆ جاری وایە کەسێک واجباتێک تەرک دەکا ئیلتیزامێک بەدینەوە ناکە یا گوناهێکی دەکا
إنسان دبيت السبب جناهي كسكي برواياتي دك الذين يصدون عن سبيل الله أواني الرجري كان لو يخلق بيت ناوديني خواوا ويبغونها داواي أودكن هولي أوددن تيربكن عوجا ديني خواي جورا لاركنوا بيجون جنن لقل برجواندي ومصلحتي خوان كأول لنا مسلمان نجدا بس هذان خلقي لو بابتي هي آية دخوينته بحزي خوي تفسيري لك يان أو آياتنا دخوينته تفسيري عندك كلقل حزي خوي دجونجل يان أو فرمودانا باز دكاتو تنها أو فرمودانا دليتوا يعني دقيقة بخلقي كلا برجواندي خوي دان ولا مصلحتي خوي دان يا كمعنى عندك بشوازك معنى عندك كلقل تبعات السروشت وقازان زي خوي بجونجل دين بهيج شوية نابه رتاو كردني تدابتو وخاطر قرتني تدابه دين وك خوي ريكو راستا دبي بريكو راستي بيجاني تو صفتي سهميان اوي وهم بالآخرة كافرون اوان لبرامبر دواروش دابه باورن اواني لناو جهنم دا دمين نو وبهشتكان لناو جهنم دا قفتو غان لقل دكنو اعتراف بو دكن كهمو سزاي خرابكانيان ورقرتوا كسانكن كوسي صفتانيان تدايا الذين يصدون عن سبيل الله اواني كريغريدا كان لوي كخلق بيت ناو ايني خواوا اويك ويبغونها عوجا هولي اوددن داواي اودكن بدواي اودا دقرن عوجا يعني اتكاني خواو ديني خواي قورا لاركنوا بيقنجين لقل خويان ولقل مصلحتي خويان ولقل نفسي خويان وهم واوان سبار بالآخرة سبارت بدواروجش بباورن كأوانا صفة إنسان برو جهنم دبن ولا هر كسي كدابن كصفة كسي كافري تدا كسي بباوري تدا هيج إنسان كإيماني بقيامة نبي هر كافرة همو هيزد هولي أويدي نهلي خلق ببيت مسلمان وديندار بي ديسان هر كافر دبي ولا ديندار دتي أويدي كشيان همانشتا همان حكمة ديني خواي وك خوي نگيني دسكاري كي يان پشگوي خيو اهمالي كي يان بزورك بيلي قازان جي خوتي دابي دين بهيت شوي كي پیغمبر صلى الله عليه وسلم سير القرآن كان او آتاني سرزنشتي خوشي دكن شاردون يوا بيقمان نا تنانت اواني كباسي عائلة و سرنا و خزاني خوشيني خواي قورا كباسي كردو پیغمبر صلى الله عليه وسلم ني شاردون ولا هيس كسيك ووكو خوي قاندوني الذين يصدون عن سبيل الله اواني كريغريدا كان لوي كخلق بيتنا وديني خواوا وهولي اوددن عوج ديني خوالار كانوا بيقون جنن لقل خويان وهم بالآخرة كافرون اوان سبارت بدواروش بباورن او شيبون او طبعا بهشتي كان سيان كر لقل شي لقل جهنم يكان ده او جاد فرمي وبينهما حجاب لنوان بهشتو دوزخ ده حجاب بربستك هي ديوارك هي شاخك هي كدفرمت وعلى الأعراف جالسر أو أعرافا لا حجابك بربستك أويك بربست لويك بسيا بهشت بربست لويك بسيا دوزخش كسكن لو بيني دا ند هيلدري بسيتا بهشتي نرقاشي بيدا دري ند سيتا دوزخش أو بيدا قتري أعراف زاد فرمي وعلى الأعراف لسر أو أعراف لسر أو ديوار لسر أو شاخة رجال خلقان كان يعرفون دناس نوا شو دناس نوا كلا همويان يعني بهشت يكانش دناسن جهنم يكانش دناسن بتي بسيماهم برخصاريان شون برخصاريان طبعا رخصاري بهشت يكان شونا قشاوية رخصاري كسا كافر كان رشا وبر لخمو مراق وخفت او اعرافانا ليك كاتدا طبعا دتوانن بهشتكانش ببينن حالن جهنم يكانش ببينن سيري جهنم يكان كان اقل لنا جهنم يجدان بن دزانن كسك جهنم يا وسيري بهشتكانش كان اقل لنا وبهشت يجدان به دزانن كسك بهشتيا وبينهما حجاب لنواني بهشتو دوزخ دا بربستك هي ديوارك شورايك هي كدفرمي وعلى الأعراف لسر أو بربستك ناوي أعرافا أعراف يعني شوينك جيغايك كتيدا خلقي دناسي بهشتيان دناسي وهروا جهنميان دناسي يعرفون كلا بسماهم دناسنوا
یا دەناسن هەمویان بە ڕوخساریان، یعنی هەر یەکیان بە ڕوخساریان ئەو جار یەکەم جار وەنادە و بانگ دەکەن لە چێ؟ لە ئەصحاب الجەنەتی، بانگی هاوڵانی بەهەشت دەکەن، پێیان دەڵن ئەن سەلام عەلەیکم، سڵاوتان لێبێ. هەر کاتێک بەهەشتێکی دەبینن یا سەیری لای بەهەشت دەکەن و بەهەشتێک ئاوڕیان لێ دەداتەوە، پێیان دەڵێن سەلام عەلەیکم، سڵاوتان لێبێت، یعنی ئارامی، هێمنی، ئاسایش، بێترسی، بێخەفەتی لەسەر ئێوە. جاخوا دەفەرمێن لەم یەدخولوها، ئەوانە تا ئێستا نەچوونەتە بەهەشتێ. جا ئەگەر دیقەتی دەنێ لەمی لە پێشە، طەبعاً ئەگەر لەنی لێ بایە گوتپای لەی یەدخولوها یعنی ناچنە ناوی، بەڵام لێرە دەفەرمێن لەم یەدخولوها، نەچوونەتە ناوی، تا ئێستا نەچوون، بەڵام وەهم یەطمعون، ئەوان بەتەمای ئەوەنە، چاوەڕێی ئەوەنە، ئومێدی ئەوەی دەکەن بچنێ فعلەن لە ئاخریدا هەر دەچن. حاڵی لێی بۆیە زۆرترین چاویان لەسەر کوێیە؟ لەسەر لەگەڵ بەلای بەهەشتێدایە. زۆرترین قسە کە دەیکەن لەگەڵ بەهەشتەکان دەیکەن و زۆرترین ئینتیزار و چاوەڕوانیان بۆ ئەوەیە خوای گەورە ڕەحمیان پێ بکە، بەرەو بەهەشت بیان با، طبعاً بەرەو دۆزەخ نیان گەڕێنێتەوە. وبەینەهوما حیجاب، لە نێوانی ئەو بەهەشت و جەهەنەمەدا بربەستێک هەیە، حیجابەکە یعنی شورایەک، دیوارێک هەیە. وعلى الأعراف، لەسەر ئەو شوێنە کە ناوی ئاعرافە، رجال، خەڵکانێکن، يعرفون كلا بسیماهم، دەناسنەوە هەمویان، یعنی هەموو بەهەشتی و جەهەنەمیەکان بە ڕوخساریان. ئەوجار وەنادە و بانگ دەکەن، چێ بانگ دەکەن؟ ئەصحاب الجەنە، هاوڵانی بەهەشت، یعنی هاوڵانی بەهەشت بانگ دەکەن، پێیان دەڵێن ئەن سەلام عەلەیکم، سڵاوتان لێبێ، لەم یەدخولوها، ئەوانە تا ئێستا نەچوونەتە بەهەشت، بەڵام وەهم یەطمعون، چاوەڕێی ئەوەی دەکەن، ئومێدی ئەوەی دەکەن خوای گەورە بیان باتە بەهەشت و بچنە بەهەشتەوە لەگەڵ ئەو ئیماندارانە. ئەو جا دەفەرمێ وەئیدا صوریفەت، وەکاتێکیش وەرد، لێرە نافەرمێ وەردەجێڕن، دەفەرمێ وەردەجێڕدرێ چاویان، یعنی خوای گەورە ئەمریان پێدەکات یا ناچار دەکرێن جار جاریش بەرەو دۆزەخ ئاوردەنەوە، ناڵێ وەئیدا سەڕەفا، یان وەکو ئەوەکانی دیکە ئی بەهەشتەکان بۆ خۆیان سەیر دەکەن، بەڵام ئێرە دەفەرمێ وەئیدا صوریفەت، کاتێک وەرجێڕدرا چاویان، تلقاء بەرەو ئەصحاب النار، هاوڵانی ئاگر، قالوا دەڵێن چی؟ ربنا لا تجعلنا مع القوم الظالمين، خوایە مەمان جێڕە، مەمان جێڕەوە، مەمان خەوەگەڵ ئەو گەلانەی ئەو کەسانێک کە ستەمکارن، نەمان خەیەوە ئەو دۆزەخە، نەمان بێەوە ئەو شوێنە، چونکە ئەو شوێنە شوێنی ستەمکارانە و دەشبینن تەمان ئەو ستەمکارانە چۆن سزا دەدرێن و چۆن عقوبە دەدرێن. وەئیدا صوریفەت ئەبصارهم، کاتێک وەردەجێڕدرێ چاوەکانیان، تلقاء بەرەو ئەصحاب النار، هاوڵانی ئاگر، قالوا دەڵێن ربنا، ئەی پەروەردگارە، لا تجعلنا، مەمان جێڕە، مع القوم الظالمين، لەگەڵ ئەو کەسانەی کە ستەمکارن. کەواتە هەر کاتێک کە بەهەشتەکان دەبینن سلام لە بەهەشتەکان دەکەن و تەمەنای چوونە بەهەشتێ دەکەن، بەڵام کاتێک کە جەهەنەمیەکان دەبینن دوعا دەکەن و دەپاڕێنەوە کە خوای گەورە جارێکی دیکە نیان گەڕێنێتەوە ناو ئەو جەهەنەمە و ناو ئەو دۆزەخە. جا ئەوانە چێن کە لەو ئەعرافەی دانەکە ئێستا تەبەن نەچوونەتە بەهەشتێ، کۆمەڵی قسانە، هەندێک دەفەرمونە ئەو کەسانە کە چاکە و خراپەیان وەکو یەکە، تەرازووی چاکە و خراپەکانیان وەکو یەکە، بەهۆی چاکە و ئیمانەکەیانەوە خوای گەورە لە جەهەنەم ڕزگاری کردوون، بەڵام کردەوەکانیان بەشی ئەوەی نەکردووە جارێ بڕیاری چوونە بەهەشتیان بۆ بدرێ وەکو ئیماندارەکانی دیکە. هەندێکی دیکە دەفەرمونە ئەو کەسانە کە ئیماندارن بەڵام خراپەکانیان لە چاکەکانیان زۆرترە، پێدەچێ ئەوانەش ئەوەشیان دەقیقتر بێت، چونکە ئەوەی چاکە و خراپەی وەکو یەک بێ خوای گەورە فەزڵی زۆرترە، ڕەحمی زۆرترە، میهرەبانی خۆی زۆرتر بەکاردێنێ. ئەوانەی ئیمانیان هەیە، عملی ساڵحیشیان هەیە، بەڵام خراپەکانیان و تاوانەکانیان زۆرترن، خوای گەورە لەوێ دەیان هێڵێتەوە بۆی فترەیەکی زەمەنی لە ئینتیزار و لە چاوەڕوانی دابن. هەندێکی دیکەش دەفەرمون ئەو کەسانەنە کە خوا محاسەبەی کردوون، لەو لە حەقی خوای دەرچوون، لەو ئەرکەی لەسەر شانیانە لە بەرامبەر خوادا واجباتی بەرامبەر خوایان جێبەجێ کردووە، بەڵام حەق و ناسیان لەسەرە، مافی خەڵکیان لەسەرە، تا ئەو کاتەی
صلحی دەکات لەگەڵ ئەو کەسێک کە زوڵمی لێ کردووە، غەدری لێ کردووە، بوختانە، جنێوە، ماڵە، کوشتوویەتی لێی داوە، برینداری کردووە، ئەزیەتی داوە، تا ئەو کاتەی کەسەکە ڕێدەدا. جا کەسەکە چۆن ڕێدەدا؟ چاکانی لێ وەردەگرێ، خراپەی خۆی دەداتێ، خوای گەورە سوڵحی بۆ دەکات. گرنگ ئەوانە کە گەیشتونەتە ئەسحابی ئەعراف دەگەڕێنەوە ناو جەهەنەمە یان ناگەڕێنەوە؟ هیچ نەسێکمان نییە، بەڵام بەپێی ئاەتەکەی بدەفەرمێت لەم یەدخولوها، ئەوانە بەتەئکید نابنەوە جەهەنەمی هەمیشەیی. ها بەتەئکید، یعنی ئیماندارن ناچنەوە جەهەنەمێ بە هەمیشەیی، مەگەر کەسێک بە هیچ شتێک خاوێن نەبێتەوە، بەشی ئەوەندەی بچێتەوە جەهەنەمێ تا خاوێن دەبێتەوە بێتەوە دەرێ. بەڵام زاهیرەکەی ئەوانەی گەیشتونەتەوێت تەنها چوونە بەهەشتیان تەئخیر دەکرێت، چوونە بەهەشتیان لێ دوا دەخرێت لەنا وەختێک خوای گەورە هەردایان خاتە ناو بەهەشتەوە. ئەو جا دەفەرمێ وەنادە ئەصحاب الأعراف رجالا يعرفونهم بسیماهم. ئەو جا بانگ دەکەن هاوڵانی ئەعراف. چێ بانگ دەکەن؟ ئەوەی پێشتر بانگکردن، ئەوەی کە سەیری بەهەشتەکانیان دەکرد سەلامیان لێ دەکردن، کە سەیری جەهەنەمیەکانیان دەکرد دوعایان دەکرد و دەپاڕانەوە. ئەو جار لە ناو جەهەنەمەدا خەڵکێکی دیکە دەبینن گفتوگویان لەگەڵ دەکەن. چێن ئەو کەسانە؟ ئەو کەسانە کە لە دنیادا عادەتەن دەسەڵاتدار بوون و ستەم و زوڵمیان لە ئیمانداران کردووە و لە دنیادا قەناعەتیان وا بووە کە ئیمانداران مادام لە دنیادا بێدەسەڵاتن و بێهێزن، لە قیامەتش خوای گەورە نان خاتە بەهەشتێ و لە قیامەتش هەر بێدەسەڵات و زەلیل دەبن، دا لەوێوە بیریان دێننەوە. وەنادا بانگ دەکەن ئەصحاب الأعراف، هاوڵانی ئەعراف. چێ بانگ دەکەن؟ رجالا، پیاوانێک، کەسانێک کە کافرن لە جەهەنەمێدانە، بەڵام یعرفونهم دەیان ناسنەوە بسیماهم، بە ڕوخساریان دەیان ناسنەوە، دەزانن چێن، پێیان دەڵێن چی؟ قالوا، ئەوە ئەعرافەکان، ئەوانەی لە ناوەڕاستی بەهەشت و جەهەنەمێدا دەڵێن ما ئەغنا عنکم جەمعکم، ما ئەغنا، سوودی نەگەیان بە ئێوە، جەمعکم یعنی کۆمەڵە و دەستە و تاقمەکەتان، حیمایەت هەبوو، حیزبت هەبووە، ڕێکخراوت هەبووە، گروپت هەبووە، کۆیلەت هەبوون، نازانم چەکدارت هەبووە، حیمایەت هەبووە، هیچیت بەکەڵک نەهات. ئەوە یەک. وما كنتم تستكبرون، و ئەو شتانەشت بەکەڵک نەهاتن کە ئێوە خۆتان بەهۆیەوە بە گەورە دەگرت و خۆتان پێ هەڵدەکێشات و خۆتان بە زۆر دەزانی لە بەرامبەر خەڵکیدا. ها ئێستا هەرچی لە دنیادا کۆت کردبوویەوە و لە ژێر دەستتدا بوو، ئێستا لەگەڵ تۆ جا ماڵەیان جوندی و سەربازن، لەگەڵ تۆ لە ناو جەهەنەمێدان و لە ناو دۆزەختا دەسووتێن، هیچیان نەیانتوانی بەرگریت لێ بکەن و دیفاعت لێ بکەن. وەنادا بانگ دەکەن ئەصحاب الأعراف، هاوڵانی ئەعراف. چێ بانگ دەکەن؟ رجالن، پیاوانێک بانگ دەکەن، کەسانێک بانگ دەکەن لە جەهەنەمێدان، یعرفونهم بسیماهم، دەیان ناسنەوە بە ڕوخساریان، چۆن لە دنیادا خەڵک یەکتری دەناسێ، ئەویش کەسەکەی دەناسێتەوە لە دنیادا دیویەتی، لەوێش دەیناسێتەوە، دەیبینێت لە ناو جەهەنەمێدایە، پێی دەڵێ قالوا، ئەو ئەصحاب الأعرافانە، ئەوانەی لە ناوەڕاستی بەهەشت و جەهەنەمێدادا دەڵێن ما ئەغنا عنکم، سوودی نەگەیاند پێتان، جەمعکم یعنی دەستە و تاقم و کۆمەڵەکەتان، یان ئەوەی کۆتان کردبوویەوە، ئەوەی کۆتان کردوێتەوە لە ماڵ، لە سامان، لە دەسەڵات، لە حیمایە، لە چەکدار، لە هەر چیەک کە هەیە. وما كنتم تستكبرون، و ئەوەی کە ئێوە ئەوەش سوودی پێ نەگەیاندن کە ئێوە خۆتان پێی بە گەورە دەگرت و خۆتان پێ هەڵدەکێشە. واضحە؟ ئەو جار پێیان دەڵێن چی؟ ئەهاولائی، ئەوانە الذين أقسمتم، ئەوانەی سوێنتان دەخوارد، دەتانگو چی؟ لا ينالهم الله برحمة، لا ينالهم يعني پێیان نادات و پێیان ناگەێنێت خوا هیچ ڕەحمەت و میهرەبانیەک. مەبەستی چییە؟ مەبەستی ئیماندارەکانە. ئەو ئیماندارانەی کە ئێوە لە دنیادا سوێنتان لەسەر دەخواردن، دەتانگوت خوا هیچ چاکەی لەگەڵ ئەو ئیماندارانە ناکا، هەر بە زمان دەیانگوت محەممەد ئەگەر پێغەمبەر بایە و خۆشەویستی خوا بایە، دەبوایە دەسەڵاتی لە ئێمە زۆرتر بایە و ماڵی لە ئێمە زۆرتر بایە. بە سەحابەکان کە دەیان دیتن مەسەڵەن دەچەوسێندرێنەوە، دەیانگوت ئەگەر خوا خۆشەویستبانە دیفاعی لێ دەکردن، کە دەیان بینین مسلمانەکان فەقیرن، دەیانگوت ئەگەر خوا خۆشەویستبانە دەبووە خوا دەوڵەمەندیان کات، بێدەسەڵاتن دەبوو خوا دەسەڵات. جا ئەو قسەیان وەبیردێنەوە، دەفەرمێ ئەهاولائی، ئەوانە کە لە بەهەشتێدانە، الذين کەسانێکن کە خوا خستونیەتە بەهەشتێ، الذين أقسمتم، ئەوانە بوون کە ئێوە سوێنتان لەسەر دەخواردن،
دەتانگوت لا ينالهم الله برحمة توشیان ناکا و پێیان نابەخشێ خوا هیچ ڕەحمەتێک. ئێستا ادخلوا الجنة خوای گەورە پێیان دەڵێ بڕۆنە بەهەشت لا خوف عليكم هیچ ترسێکتان لەسەر نییە ولا أنتم تحزنون و هیچ خەفەتێکیش ناخۆ. ئەوەی ئێوە گاڵتەتان پێدەکردن لە دنیادا و ئێوە پێتان وابوو خوا خێری بۆ ناوێن و خوا چاکەی بۆ ناوێن، ئێستا ئەوە خوا لە پێشچاوی ئێوە دەیان خاتە بەهەشت و هیچ ترسێکیان لەسەر نییە و هیچ خەفەتێکیش ناخۆن. ئەهؤلاء ئەوانە الذين کەسانێکن ئەقسەمتم ئێوەی خراپەکار ئێوەی خۆبەزلزان سوێنتان دەخوارد دەتانگوت لا ينالهم الله برحمة توشیان ناکا خوا پێیان نادا خوا هیچ ڕەحمەتێکی خۆی. ئێستا ادخلوا الجنة خوای گەورە پێیان دەڵێ بڕۆنە بەهەشت لا خوف عليكم هیچ ترسێکتان لەسەر نییە ولا أنتم تحزنون و هیچ خەفەتێکیش ناخۆ. ئەو جار سەرەی چێ قسان کە سەرەی جەهەنەمیەکانە وەنادا ئەو جار بانگ دەکەن ئەصحاب النار هاوڵانی ئاگر چێ بانگ دەکەن ئەصحاب الجنة هاوڵانی بەهەشت هاوڵانی ئاگر بانگی هاوڵانی بەهەشت دەکەن. جا ئەوانەی کە لە دنیادا برادری یەکتری بوون یەکتر دەبینن خزمی یەکتری بوون کەسی یەکتری بوون هێندێک دەفەرمون برا و برا خوشک و خوشک برادر لەگەڵ برادری کوڕ و باب داک و کچ ئەوانەی کە لە دنیادا زۆر زۆر لێک نزیکن خوای گەورە پیشانی یەکتریان دەدا و ئەو گفتوگۆی لەگەڵ یەکتری دەکەن. ئێستا چێ داواکاری هەیە جەهەنەمیەکە لە بەهەشتیەکە داواکاری هەیە وەنادا بانگ دەکا أصحاب النار ئەوەی کە أصحاب النار ئەوەی کە هاوڕێی ئاگرە بانگی چێ دەکا أصحاب الجنة بانگی ئەو کەسەی دەکا کە لە بەهەشتەیە پێی دەڵێ ئەن ئەفیضوا علينا من الماء پێمان بدەن بۆمان بەردنەوە بڕێژن بەسەرماندا یەک تۆس ئاو یەک تۆس ئەن ئەفیضوا علينا من الماء بڕێژن بەسەرماندا بدەن پێمان یەک تۆس لەو ئاوەی کە ئێوە دەیخۆنەوە ئەو یان مما رزقكم الله یەک تۆس لەو خۆراک و خواردنەی کە ئێوە دەیخۆن لە بەهەشت چ دەکەن؟ قالوا بەهەشتیەکان دەڵێن إن الله بێگومان خوا حرمهما قەدەغەی کردوون خواردنەوەی بەهەشت ئاوی بەهەشت و هەروەها خواردنی بەهەشت على الكافرين لەسەر بێ باوەڕان بۆیە دەسەڵاتمان نییە و ناتوانین بتان دەینێ. جا ئەگەر بگوترێ ئەی چۆن کەس کابرا نزیکی خۆی بێ و برادری خۆی بێ یان کوڕی بێ کچی بێ برای بێ چۆن سۆزی بۆ ناجوڵێ چۆن بەزەی پێدا نایەتەوە دێتەوە یان نایەتەوە نایەت. خودەمەخوای گەورە ئینسانی وا لێ دەکات هیچ بەهەشتی ئەو سۆزەی خزمەتی و ئەوانە نابێ بمێنێ ئەگەر ئەو سۆزە هەبێ بەهەشتەکە لەزەت لە بەهەشتی ناکا خۆشی لە بەهەشتێ نابینێ بۆیە ئەو سۆز و میهرەبانیە نامێنێ. هیچ بەهەشتێک هەرچی ڕەحم و سۆز بێ خوای گەورە لە بەرامبەر کەسە جەهەنەمیەکاندا لە دڵی دێنێتە دەرێ چۆن ڕق و قینەکەی دێنێتە دەرێ ئەوەش هەستێکە هەستی خۆشەویستی بۆ کەسێک کە کافرە و بە کافری مردووە هەستێکی خراپە هەستی خراپ لە دڵی ئینسانی بەهەشتیدا بوونی نییە. وەنادا ئەصحاب النار بانگ دەکەن هاوڵانی ئاگر لە چێ بانگ دەکەن ئەصحاب الجنة لە هاوڵانی بەهەشت پێیان دەڵێن ئەن ئەفیضوا علينا من الماء بڕێژن بەسەرماندا بدەن پێمان من الماء تۆزێک لەو ئاوەی کە هەتانە ئەو مما رزقكم الله یان ئەو ڕزق و خۆراکەی کە خوا پێداون ئەوانیش دەڵێن ئین قالوا گوتیان إن الله حرمهما بێگومان خوای گەورە قەدەغەی کردوون خواردن و خواردنەوەی بەهەشت على الكافرين لەسەر بێ باوەڕان. کام بێ باوەڕانەنە کە خوای گەورە بەهەشتی و خواردنی بەهەشت و خواردنەوەی بەهەشتی لەسەر حرام کردوون الذين ئەوانەی اتخذوا وەریان گرتووە دینەهم ئاینەکەیان ئەو ئاینەی کە خوا بۆی ناردوون تا پێیەوە پابەند بن و جێبەجێکەن و بەهەشتی پێ بەدەست بێنن ئەوان چیان لێ کردووە کردویانەتە لەهو وەکو شتێکی سەرقاڵکەر و بێهودە تەماشایان کردووە و هەروەها وەلەعیبە گاڵتەیان پێ کردووە. ئەو جار وەغەڕەتهم الحەیات الدونیا ئەوانی فریو داوە ئەوانی خەڵەتاندووە قیامەتی لەبیر ئەوان بردوێتەوە ژیانی دنیا بۆی خوا دەفەرمێ چی فاليوم ئەمڕۆ نەنساهم ئێمە واز لە ئەوان دێنین وازیان لێ دێنین لەبیر خۆمانیان دەبینەوە لەبیریان دەکەین کەما نەسوو هەروەکو چۆن ئەوان لەبیریان کرد لقاء يومهم هذا لقاء گەیشتنەوەیان بەو ڕۆژە و بەو سزایە
وما كانوا بآياتنا يجحدون وبهوي أويك أوان بلغو نشانكاني إيمان نکوڵی لێ دەکردو لە بەرامبەریدا بێ باوەڕ دەبوون هۆکاری چوونە جەهەنەمیان هۆکاری بێبەشکردنیان لە ئاو و لە خۆراکی بەهەشتێ بریتە لەوەی کە لە جیاتی ئەوەی دین جێبەجێکەن گاڵتە و گەپیان پێ کردووە هۆکارێکی دیکە ئەوەیە کە دنیا قیامەتی لەبیر بردوونەتەوە دنیا قیامەتی لە بەرامبەر لە قیامەت لای داون ئەو جار هۆکارێکی دیکە ئەوەیە کە نکوڵی و ئینکاری ئاەتەکانی خی گەورەیان کردووە جا لە بەرامبەریدا بێباوەڕ بوون یا گومانیان لی هەبووە یان پێیان وا بووە ئاەتەکانی خی گەورە ڕاستنێت وێ دەفەرمێ الذين ئەوانەی اتخذوا گرتویانە دینەهم ئاینەکەیان لەهوا وەلعیبە بە گاڵتە و گەپ گاڵتەیان پێکردووە و پێیان ڕابواردووە و پێیان وا بووە حەقیقەتێکی نییە و ڕاستیەکی تێدا نییە وغرتهم الحياة الدنيا ئەوانی فریوداوە و ئەوانی خەڵەتاندووە و قیامەتی لەبیر بردوونەتەوە ژیانی دنیا ئەو جار فەلیەومە خوا دەفەرمێ ئەمڕۆ نەنساهم لەبیریان دەکەین تەمەن خواشتی لەبیر دەچێت کە دەڵێن نەنساهم لەبیریان دەکەین نیوازیان لێ دێنین لەناو جەهەنەم دابن لەناو دۆزەخ دابن کە ئەنەما لەبیرمان نینەها دەناخواشتی لەبیر ناچێتەوە فەلیەومە ئەمڕۆ لەبیریان دەکەین یعنی ئەمڕۆ لێیان دەگەڕێن وازیان لێ دێنین لەناو جەهەنەم دابن كما نسوا هر وەکو چۆن ئەوان لەبیر خۆیانیان بردەوە لقاء يومهم هذا گەیشتنەوەیان بەو ڕۆژە و بەو سزایە ئەو جار هۆکارێکی دیکە چییە وما كانوا بآياتنا وبهۆی ئەوەی کە ئەوان لە دنیادا بآياتنا بەرامبەر بەڵگە و نیشانەکانی ئێمە یەجحەدون نکوڵیان دەکرد و لە بەرامبەریاندا بێ باوەڕ دەبوون صلى الله عليه وسلم